ناتوێتە سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە لە حاجی ئۆمەرانین دیارە حاجی ئۆمەران یەکێکە لە ناوچە هەرە ساردەکانی هەرێمی کوردستان ڕێژەی بەفربارین تیایدا زۆرە بە بەردەوامی لە وەرزی زستان لەم ناوچەیە بەفر دەبارێتن ئێمە لەم ریپۆرتاژەماندا گرفتەکانی هاوڵاتیان لە حاجی ئۆمەران بەگشتی لە نەبوونی سوتەمەنی و گرفتی هاتوچۆ ئەخەینە ڕوو سەرەتا چینە لای ئەم هاوڵاتیە کە ئێستادا سەرقاڵی پاکردنەوەی ڕێگای ماڵەوەیتی بزانین بارودۆخیان لەگەڵ بەفربارین و لەگەڵ سەرما و سۆڵەی حاجی ئۆمەران چۆنە سڵاوت لێ بێتن ماندوو دیاری والله جا ڕێگای ماڵەوە خۆیان دەکەم وەی ماندووە چەند بەفرباری وە مەتر شتێک باریوە لێرە بەگشتی ژیان لە حاجی ئۆمەران تا چەندە سەختە بۆ ئەوی هاوڵاتیانی ئەم ناوچەیە والله ژیان لە حاجی ئۆمەران نەگە و کارەبایە نەبووایە دە ماڵت لێرە لە حاجی ئۆمەران نەدەدی ژیان سەختە بەڕاستی لێرە سوتەمەنیتان چەند پێدراوە ئەم سوتەمەنیە بەشی چەندی کرد سوتەمەنی یەک بەرمیلمان پێدراوە و هەژێک بەرمیل بەشێت دە ڕۆژ پاز ڕۆژی بکە لێرە لە دە ڕۆژ کۆتایی پێ هاتووە هەر لە دە ڕۆژ کۆتایی پێدەی بەرمیل یەک سێ بە حاجی ئۆمەران ئەی بەگشتی ژیان و گوزەرانی خەڵک لێرە چۆنە بە تایبەتی کە لێرە مەرزی حاجی ئۆمەران هێوای کردووە کە سوودی بۆیەوە هەبێ هیچ سوودێکی بۆ من نییە عن ئەو مەرزە مەسەلەن خەڵکی مەبەز حەمباڵی هیچکە نییە ئەو کوێرەوە ڕێجێشین بەس حەمباڵیشە بۆمە بەگشتی لەگەڵ بەفربارین کە لێرە بەفرەبارەکە ئێستا خۆتەڵی مەترێک زیاتر باری وە ڕۆژانە ئاوا ڕێگاکانتان پاکەکەنەوە ڕێگاتانە گیرێت ئەم ڕۆژی وایە دوو جار ئەو ڕێگایی پاک دەکەمەوە لە بەرەوەی فەوری دەگیرێتەوە ناو کۆڵانەکان پاک ناکەنەوە بەرەو لا ناوکۆڵانەکان پاک دەکەنەوە بەڵام هەروە خۆلێتەوە فەوری مثلەن ئێستا خاوێنی دەکەنەوە دوای دوو سەعاتێکە پڕ دەبیتەوە ساڵ هەیە تقریبا مترونی وەک دەباری ساڵ هەیە مترێک دەباری ئێستا ئەو ساڵ بوون بوونە لە ناو گوندی خودی ناو گوندی سەرزادەکەینا لە ناو گوندی تقریبا 80 سانتیم باریوە تا چەندە ئاستەنجی هاتوچۆ بۆ شۆفێران دروستە بێتن لە ناو حاجی ئۆمەران ئاسەنجی هاتوچۆ لە سنووری دیوی عێراقی ئاسەنگ دروست نابێت لەبەرەوەی تیبەکانی بەفرماڵینی حاجی ئۆمەران بەردەوامن لەسەر ئیشوکان بەگشتیەوەی تێبینیەکرێت ناو ماڵان خاوێن نەکراوەتەوە هاوڵاتیان پێویستیان بەوەی هەیە ناو ماڵانش خاوێن بکرێتەوە بۆی ئۆتۆمبیلەکانیان هاتوچۆ بکەن وەڵاهی لە ناو ماڵان ئەگەر تۆزێک بەفر هێور بێتەوە ڕاوەستی تیمەکانی بەفرماڵینیش بەردەوام دەبن لە ناو کۆڵانە خاوێنکردنەوەکە حاجی ئۆمەران منتیقێکی سار دەبینین بەفرێکی زۆری لێباری وە ئێوە چەند نەوتان وەرگرتووە ساڵانە پێویستان بە چەند بەرمیل نەوتەبێت پێشەچی بەخراوتنی کەناڵەکەتان دەکەم یاخوا بەخێر بن وەڵی ماڵی وا هەیە پێویستی بە نەوتی زۆرە بەڵام بەخۆی هەمووی معناعادەتەن یەک بەرمیلی وەردەگرن لە بۆ گەرمکەرەوەش لەخوا بە زیاد بە کارەبایەکەن باشە 24 ساعتە نەوتیش ماڵی وایە بەرمیلێکە زیاتر نییە بەس ماڵی وایە پێویستی بە نەوتی زیاترە کارەبای بەردەوامتان کە لە ئیرانەوە بۆ هاتووە زۆرتان لەسەر ناوەستێ لێرە بەخوای بەرێوەڵا لەبەرەوەی سبریت و ئەو شتانێک کە پێویستم بۆ گەرمکەرەوە زیاد پێدەکرێن زیاد لە سۆبەی کارەبای و هیتەرە و ئەو شتانە بەرەڵا زۆر دەوەسێ لەسەرمان تا چەندە زەرورە حکومەت جیاوازی بە ناوچەیەکی وەشی حاجی ئۆمەران بکانەوتی زیاترتان پێ بداتن لە چاو شوێنەکانی بەخوای جا تاعەت دەچی زۆر لەبەرەوەی حاجی ئۆمەران ناوچەیەکی ساردا بەرزترین شوێنی عێراقیشە و تا ئێستاش بەسارترین شوێن هاتووەوە لە ناوچەکانی عێراق و بەسارترینیش دادەنرێ ئەو زار ئەلحەمدولیلا بەوەی کە بەفریش زۆر بووە هیچ ئاستەنجێکی نەبووە زۆر ساچیان خاوێن کردوتەوە زۆر ساک بە ڕێگاکەی ڕادەگەن خوێ پێدا دەکەن ئەو زار زۆر باش بوو ئاستەنگ نەبووینە زۆر باشین لێ ڕازین وەزێتەکەی لە ئیرانیش ئاستەنگ هەبووە یاخود لەوێش نەبوو لە ئێرانی شکر بۆ خوای گەورە زۆر باش خاوێن دەکەنەوە هەم نێو حدودەکەی هەم دەرەوەی حدودی لێرەش دیارە نیو کۆمەڵگای چاک خاوێن دەکەنەوە لە خوای بەزیاد ئەو زار کێشە نەبووە ئەی ئەو وەستانی ئۆتۆمبیلە بەم شێوە لێرە هۆکارەکەی چییە ئاوا وەستاون خۆی گیر و گرفت هەر دەبێت لە نێو کۆمەلگا تا خاوێن دەکەنەوە بە بەردەوامی دەباری و دەناوەڵا سێسوار سیاری خاوێنکردنەوەی لێ و زۆر بە باشی پێڕادەگەن بەی خۆس ئیشێک هەر نییە بڵێ هەر دەڕوا ئەوە نابی یەکزار جاروبار ئاستەنگ دروستە بێت ڕێلە هەیە لە ڕێگا بوەستێسن
ئەستەنجی حکوومەتینی ئیخۆنەی بینی سایقەکانە بینی سایق و ئێرانیە ئێرانی پێویستە سایقەکان بیکەن بۆی تووشی ئەو گرفتانە نەبن لە ڕێگاکان سیارەیان ئاسێ نەبێتن ئیلا ڕێزی یەکدر بگرین تەواو فقط ڕێزی یەکدر بگرین سارە عاسێ نابیت. ژیانتان لەنێو ئەم بەفربارینە بە تایبەتی ئێستا کە ئەبین کڕێوەیەکی زۆر دێ ناوە ناوەیان بە بەردەوامی ئاوایە پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو خەڵکی ناوچەی حاجیۆمەران ساڵانە ئەو کڕێوە و ئەو بەفروبارانە هەمیشە دووبارێ و لە بەرچاومان غەریب نییە بەڵام لێرە ژیان وەکو زەحمەتی بەڵێ زەحمەتە چکات و هاتوچۆ چکامە ئیشەکانمان لەسەر سنوورە ئەلحەمدوللا کارەبای ئێرانێ کە داوای حکوومەتی هەرێم و بۆ خەڵکی ناوچەکەمانیان دابین کردووە زۆر باشە و یەک مشکیلەمان نییە 24 سەعاتە بەڵام مەکو ژیانی ناو بەفر و کڕێوە بەڕاستی ژیانمان ناخۆشە هاتوچێ کارەبام ماگانە چەندان بۆ دێتەوە زۆر بارگرانەیەکتان لەسەر دروست نەبووە بارگرانیانمان لەسەرە بەس ئەلحەمدوللا ئەوانەی لەسەر سنوورەکە ئیش بکە بژێ ژیانیان باشە و کارەبا بە گوێرەی ئیشپێکردنی خۆتە مانگوێە 150 200 100 90 بە گوێری ئەوەندەیە کە جەماعەت لەو دیوەی باشترین بەس لە دیوی ئێرانی یعنی کێشەن یەکجار زۆرە ساعەکانی دیوی ئێرانی ئێستا تیمیمە باشن یعنی بڵێ قسووریان کردو لە خۆی بە زیادبی زۆر باشن یعنی بە شەو ڕۆژ ڕناوەستن بەس جەماعەتی ئەو دیوی ئێستا ماهاتوونە دەڵێن ساعی ئەو دیویخیان نەکراوەوە بە ئیزباری دەی بسوڕێنەوە یعنی بەفرەکەش یەکجار زۆرە ئێستا ئەوم قەڵەباڵغێ چیە دروست بۆ ئێستا قەڵەباڵغی چێ دروست بۆ لە دیوی ئێرانی ئێران وەرناگریت سەرسارەی ئێرانی ئیدی کێڕێەکەی تقریبا 2 سایدا یعنی تەواو بڵێ خاوێنی تەواو کرابیتەوە بەفرەکە مەجالی وی نادا تەواو فربارین زیاتریان پاک ناکرێتەوە بە قورحان چاو لە کێسا مەسەلەن بڵێن پاک ناکرێتەوە پاک دەکرێتەوە بەس وەکی پێویستیش نییە یعنی بڵێ تەواو پاک دەکرێتەوە چونکە زادەکەت دەبی تەواو بەری کرێن بەس بەفرەکەش مەجالی نەداوە یعنی بڵێ تەواو پاک بکرێتەوە دەنا بڵێ تیمەکەش قسووریان نەکردو وڵی چونکە ما ئاگادارین لە جەماعەتی بۆ خۆ لە گەراجی نەگەراجی لۆریان یعنی تیم بە محەد دلیل لە ڕێبوونە یەک ڕۆژە هاتوون ڕۆشتوینەتەوە هیچ مشکلیشمان نەبووە بەزەوە کە بە فردەبارێ وڵا لێرە دەمێنینەوە گرفتی هاتوچۆتان هەیە ئەمڕۆ بەڵێ ئارێ وڵا هەمانە مەسەلەن لە دوێنێ هێوارێ وڵە ساعی خوارەی نەبڕێمان ناکە داوەزدا ڕێگاشە بوو دوێنێ ڕێگاکە هیچ مشکلی نەبوو دەشتوانی بڕۆینەوە ئێستاش لەو ساعی خوارێ بەڕیان نەکردینە تاالعان لە بەیانیەوە دەڵێن کاکە ئەمە کە بارن پێوەبار هەڵگرین بەرەمان کەنەوە چونکی دیوی هەرێمی کوردستان گومرگی حاجەمەران هەتا ساعت 2 ئیسکەن وەرن دەگرێت لە دوێرا بۆ لای وەرمان ناگرێت دەمێنینەوە بۆ ڕۆژێکی دیکە ماوەی چەند کاتژمێرە ئێوە ماونەتەوە وڵای ئێستاکان لە دوێنێ هێوارێەوە لێرەینە وڵات دەوریبەری ئێستا دەڕا بۆ 24 ساعتی گرفتی هاتوچۆتان بەگشتی لەکوێ هەیە لە کوردستان یاخود لە ئێران واللهی لە هەردووک لە هەمانە بەس لێرە بڕێک زۆرترە دستانان ئارێ وڵا لێرە بڕێک زۆرترە داواکاری چتان هەیە وڵا داوارەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕە گەورەگابانان بۆ چاکە دوایش ئەو ساعی خوارێک 15000 دینارن لێ وەردەگرێ هیچ امکاناتێکی ڕفاعی لێ نیە هیچ بۆ نمونە ناو دەستێکی لێ نە غەزا خۆرینێکی لێ هیچ شتێکی لێ نییە سڵاوت لێ بێتن ڕێگات گیراوە زنجیر لە تایەکانە دەی نەوەڵا الحەمدلله ڕێگاکە ئاوەڵەیە کاری لەسەر دەکەن دەستیان خۆش بێ ئەمە لەبەرەوەی کە نەچەقین و ڕێ بە خەڵکی نەگرین لەبەرەوەی زنجیر دەبەستن گرفتی هاتوچۆتان هەیە بەهۆی ئەو بەفربارینە نەوەڵا دەستو خۆش بێ زۆر جوان پێرا دەگەن بەو بەفرە قورسێک کە دەبارێ وڵا هەر باش دەبێت دەستیان خۆش بێ دەستی هەموو لایەک خۆش بێ چیوە ئاکاتن زۆر جار ئاستەنگ دروستە بێ سیارە گیر ئەخواتن لە ڕێگاکان بە خودای دەبینی چون بەفرەکە باری و ڕێگاکە تەسکە ماشێن سیارە تێک دەچەقن و دەمێنێتەوە دەنا مشکلی ڕێگا نەبووە شۆفێران چیان لەسەر پێویستە بیکەن کەوا تووشی ئاستەنجی هاتوچۆ نەبن لەم ڕێگانە بە خودای دەبێ هەموو کەلوپەلی خواردەمەنیان پێ بێ و زنجیری تایەکانیان پێ بێ و زستانەی دەبی هەموو شتێکیان پێ بێ ئاگاداری خۆیان بن بەخوا بە دەبەر میلیش دەرناچین ماڵوەیە ئەگەر بەڵام کارەبایەکە ڕاستی سەری حاجۆمەرانی کڕیتەوە دەنا بەخوای ساڵان ئەمە لێرە نەوتمان بە دەبەر میلیۆنەوە دووە بەڵام ئێستا ماگەر ڕەزیلی لە نەوت و لە شیر نەکەین بەخوا ئەمە 200 لتری نەوتێ دەرناچین 200 لترەکەت وەرگرت بەشی چەندی کرد بەخوا 200 لترەکە بەس بۆ سەماواریە
ڕاستی 200 لترەکە بۆ ئەوی نییە بوون سۆبەی هەر دەبێ وەچا ئەوەی گوتی دەبێ بۆنی کەین و تەماشایکەین دەنا 200 لتر بەخواگە بەس بۆ سەماری بەکاری دێنین دەنادا پێت بڵێم نەود لە عاجومەران ئێستا وەک تریاک لێ هاتووە دەنا عاجومەران خوا قبول دەکە عاجومەران ئەو بەفرە و سەرمایە بێ حیسابی شارەکانی دیکەی بۆ بکەیت 200 لتر لایەقەت 400 لتر دابایە بژێوی ژیانی خەڵکی عاجومەرانجا بە خۆی دەبین چۆنە بەعزێکمان هەنە لە حدودیش دەکەن بەعزێک سایاق تەکسیەس هەندێکمان سایاق لۆریە هەندێکیشمان هەیە پێشمەرگەیە بە خەڵکانێکەیە خانشین مران بەگشتی مەرزەکەوای کردووە سوودی بۆ خەڵکەکە هەبێ بەخوای هەیە بەڵام زۆر بەکەمی خەڵکی عاجومەران وەکو پێویست نییە خەڵکی عاجومەران زۆربەی گەنجەکان من عەمباڵن حیفنی لە عاجومەران ئەو بە سەرمای بچێشن عەمباڵیش بن حیف نییە لەو عاجومەرانە خەڵک دێ لە خوارێ مۆزەف لە خوارێ لە ئاکرێ ڕامۆزەف لە عاجومەران گەنجی عاجومەران شەهادەدار لە ماڵێک کەوتوتەوە عەمباڵێکەشی پێڕەوا نابینن بەڵام چییە خەڵکەکە هەر ئەوەیە کە لە عاجومەران دەژی لەبەرچی مڵک و ماڵی خەڵکی خۆی دێ ئێستا بستە خوارێ دەبێت سەرمایەکی زۆری هەبێت کە لە خوارێ بژیت وڵی ژیانە کەسێ بە خۆ دەزانانی لێرژان تۆزی زەحمەتە بەس ئەوەندەی باشە کاربایەکەی بەردەوامە ئەگەر کاربایەکە بەردەوام نەبێت ژیان لێر ناستە سەری لەبەرەوەی بەردەوام بەفرا لە شوێنە هەور بێ لێرە بارانە ئەگەر لە شوێنە بارامە لێرە بەفرە یعنی سەختە ژیانەکە زۆر سەختە یعنی هەرچی سیارە ناگاتە ماڵ ئەگەر ئەو گەراجان نەبن یعنی کابرا هاتووی پێ ناکرێت دەبێت سیار گرازی بەجێ بەخۆ بە پێیان بچۆمە لەگەرا ناکرێت ئێستا زیاتر لە مەتری زیاتری دەیە مەتر و 20 مەتر 15 تێدا ئێستا کۆڵانەکان پاک ناکرێنەوە بۆنەوە ئەگەر کەمەشتات بەس ئەگەر زۆر بکەی بەخوای ئەوانش بۆیان ناکرێت لە بەرۆی زەحمەتە دەرناچی چەند ڕۆژە هاتوچۆینەوە ماڵان پەچکەوتووە بە ئۆتۆمبیل تقریبا ئێستاش ئەگەر دەبڵ ئەکسل زنجیری بەستی دەردەچی ئەگە ناسیاری کە قەمەرە سیاری بچووک دەرناچی لە مێژە یعنی دەوری 15 ڕۆژ مانگەک دەبێ مسیار مرتۆ ماڵێ 15 ڕۆژ زیاترە 15 ڕۆژە نەتوانی ئۆتۆمبیل ناوەڵە ناتوانێت سیارە بەریۆ ماڵێ لە گەرازا دەبێت بە پێیان بێەوە گەرازی لە گەراز سیارێ خۆڵکەی بڕۆی ئەوڕۆ لە لۆفێ تقریبا کشێکی باڵەکان یۆخانی ساعت 45 دقیقه من عاسی بوومە تا کاسی ئاهاتوەکانی کردتۆ پاچ کردەوە دەڕۆیشتمە ماوەی چەند ڕۆژە ڕێگاکانی نێو ماڵان پاک نەکراونەتەوە وڵای ئەوەی جاری بێ ئەم بەفری کۆتایی کەواباری چۆ یەک دوو جاری ترش باریوە ڕاستی ئینسان ڕازگۆ بێت ناو کۆڵانەکانیان پاک کردو بەڵام ئەو بەفرێکەوە ڕێژێشی زۆر باری تاکو ئێستاکو خۆشتان دیارەکە ڕێگەبانەکان بە تایبەتی ناو ماڵەکان پاک نەکراتەوە مەش بەربرس ینی کار قورسێکی زۆری بۆ خەڵک دروست کردو بە تایبەتی بۆ هاتوچۆکردن بەداخەوە ناو بازار وەکو پێویست نییە ینی بەروجادێکی خۆشمان نیە تاوەکو نەکرد ناو حاجەمران بەڵکو تاوەکو دەگەی بە چۆمان دەتوانین بڵێن ڕێگای مەرگە ئەمە چەند ساڵە دووسایدی بۆتە تو تاوەکو ئێستا ینی ئەم دووسایدە نەکراوە و ینی ئاسێکی زۆر ناخۆش دێنتە بەردەم خەڵکی ئەمەش وەکو پێویست نیە بە تایبەتی حاجەمران ئەم حدودەی لە داهاتێکی زەبەلەح لەم حدودە دەبدرێت وەکو پێویست خزمەت بە منتیقەکە ناکرێت بە ناوچەکە ناکرێت ینی بەداخەوە مەش ئەو پەیامە ینی ئاراسی بەرپرسەکان دەکەینکەوە بتوانن وەکو پێویستکار نەبێت ڕێگاوانەکە چاکەن بازارەشی خۆش دروستکەن بازار بێتەوە خەڵک سوود لەم لە داهەتی گەشتیاری حاجەمران بینیکەوە بە تایبەتی لە وەرزی هاوینان خەڵکێکی زۆر سەردانی منتیقەکەمان دەکات دیار حاجەمران بەفرێکی زۆری لێ ئەبارەتن ئەمە شوارە کاتنکەوە ئێوە بە بەردەوامی ڕێگاکان پاک بکەنەوە ڕۆژانە چەند بەفڕ ئەماڵن وەچی بەکار دەهێنن بۆ پاکردنەوەی ڕێگاکان بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان بەخێر بێن ئەو شەپۆلە لەو کۆتایی بڵێن ئەو شەپۆلە بەهێزەی ناوچەی باڵەکایەتی گرتەوە توان بڵێن لە ماوەی 18 تا 19 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 4 مەتر بەفر باریوە ئەوەش وەکارێکە گەر جیاوازەکەی تەماشا بکەن لەگەر ساڵی پار 4 مەتر و نیو بەفر باری بەڵام بەواوەی زیاتر لە 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان 18 ڕۆژ و 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان گەلک زۆرە ئێمە ئەو زیاتر لە 20 ڕۆژە بەردەوام شەو ڕۆژ لە کارکردن داین بەفر باریوە تیمەکانیشمان هەموو کات لە ئامادە باشیدان بۆ ڕاماڵی بەفر هەر ئەمڕۆ زیاتر لە 40 تا 45 سانتیم بەفر باریوە جگە لە بارینی بەفر بەسەڵەکێکی بەهێزی دروست کرد بوو توانیمان خوێ فەڕشکەین بڵاوکردنەوەی خوێ ئەو بۆ نهێشتنی بەسەڵک ڕۆژانە چەندتان خوێ بەکاردێنن لە ڕێگاکانی حاجۆمەران ڕۆژ ئەزانی ئەگەر شەختە و بڵێن بەهێز بیت زیاتر 12 تا 15 تن